دوو تەرم لە پزیشکی دادین و تاوەکو ئێستا ناسنامەکانیان نادیارە. شەوی ڕابردوو کاتژمێر 11:30 خولەک بۆ 12 لەسەر شەقامی 100 مەتری لە نزیک پارکی پێشمەرگە ڕووداوێکی هاتوچۆ ڕوویدا کە دوو گەنج بە ماتۆڕێکی جۆری بەدە خۆیان بە شۆستەی شەقامی 100 مەتری بە دیاریکراوی خۆیان بە ستونی شەقامەکەدا دا و دوای بەسەختی برینداربوونیان لەلایەن تیمەکانی تەندروستی دەگەیەندرێنە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات، بەڵام بەر لەوەی بگەنە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات گیان لەدەست دەدەن. دواتر تەرمەکان دەهێنرێنە پزیشکی دادی لە شاری هەولێر. لە شەوی ڕابردووەوە تاوەکو ئێستا هیچ کەسێک نهاتووە بۆ ئەوەی تەرمەکان وەربگرێتەوە. بۆیە پزیشکی دادی لە ڕێگەی پایتەخت میدیاوە داوا دەکەن کە خانەوادەکانیان بێن و تەرمەکان وەربگرنەوە. ئەو زانیاریانەی کە لەسەر ئەم دوو گەنجە هەیە تەنها ئەوەیە کە گەنجن تەمەنیان لە نێوان 18 بۆ 20 ساڵدایە و لە دوای ڕووداوەکە هیچ ناسنامەیەکیان پێ نەبووە بۆ ئەوەی بناسرێنەوە و ماتۆڕەکەیان لە جۆری بەدع بووە و ڕووداوەکەش لەسەر شەقامی 100 مەتری لە نزیک پارکی پێشمەرگە بووە. بۆیە لە ڕێگای پایتەخت میدیاوە پزیشکی دادی داوا دەکات کە خانەوادەکانیان بێن و دەست بەجێ تەرمەکان وەربگرنەوە.